تا دێت نرخی بنزین و سوتەمەنی لە هەرێمی کوردستان بەرز دەبێتەوە و نیگەرانی بە دوای خۆی داهێناوە. ئەمە لە کاتێکدایە بە پێی ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق 50,000 بەرمیل نەوتی ڕۆژانە دەدرێت بە هەرێم بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ و دابینکردنی بنزین. ئەندامێکی لیژنەی نەوت و وزە لە پەرلەمانی عێراق دەڵێت ئەو 50,000 بەرمیل نەوتەی دەدرێت بە هەرێم بەشی پێداویستی ناوخۆ ناکات. بەڵێ ئێمە پێشتریش وتومانەتەوە ئەو 50,000 بەرمیلەی کە لە یاسای تعدیلی موازنەی سولاسیدا بۆ هەرێمی کوردستان دەست نیشان کردووە لەگەڵ نسبە و تەناسوبی ئەو بڕێی کە بۆ پارێزگاکانی تری عێراق دابین کراوە تقریبا دەکاتە 33 بۆ 35 لە سەدای ئەو حسەیە کە مقارنەی نسبە و تەناسب بۆ پارێزگاکانی تردانڕە. بۆیە ئەم 50,000 بەرمیلە زۆر کەمە. ئێمە دەبێ کار بکەین بە شێوازی موقت یان لێرە حسەیەک وەربگرین لە منتوجی بنزین یان ئەوە تا کە قانونی موازنەی نوێ دێت یانیش اتفاقی نوێی نەوت و گازی لە بینی هەولێر و بەغداد دەکرێت لەوێدا ئەم 50,000 بەرمیلە زیاد بکرێت. تا ئێستا چەند جارێک وەفدی هەرێم چوونەتە بەغداد بە مەبەستی ڕێکەوتن سەبارەت بە نەوت و موچە، بەڵام بە پێی وتەی پەرلەمانتارێکی عێراق ئەو وەفدانە هاتوون نەیانتوانیوە لە بەرژەوەندی خەڵک ڕێکەوتن بکەن، بەڵکو لە بەرژەوەندی حزبی بووە. هەر بۆیە ئێستا گرفت دروست دەبێت و هاوڵاتیان سوود لەو 50,000 بەرمیل نەوتە نابینن. ئەوەی اتفاقی کردووە و داوای 50,000 بەرمیلی کردووە یاخود داوای زیاتری کردووە 50,000 لەسەر 50,000 ڕازی بووە، ئەوە تەحملی و مەسئولیەتەکە بۆ ئەو بڕێی کاتی خۆی قبول کرد. لە هەمان اتفاقا بۆ بڕیاریاندا کە 120 ملیار دینار داهاتی ناوخۆ ڕادستی حکوومەتی اتحادی بکەن، کەواتە ئەوەی ئەو اتفاقی واژوو کردووە فەشەلی سیاسی هەیە، فەشەلی ئیداری هەیە، فەشەلی حکومڕانی هەیە. بۆیە گلەی ئەبێ لەو کەسە بکرێەوە لێ پێچینەوە لەو کەسە بکرێت کە ئەو واژوانەی کردووە. خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەبووە بە نیسبە و تەناسب وایە لە عێراق نزیکەی 600 تا 700,000 بەرمیل نەوت بۆ ئیستێهلاکی محەلیە. بەو پێ ئەگەر لە ساڵ 12 حسێب بکەین 12.67 حسێب بکەین یا بە پێی نیسبەی سوکانی وەکو وەزارەتی تەختیل لە ساڵ 14 حسێب بکەین زۆر لەو بڕە زیاتر بوو، کەواتە ئەوانەی هاتوون ئەو دانوستانیان کردووە هیچ داتا و معلوماتێکیان لەبارەی دانیشتوانی هەرێمی کوردستان و بەغداوە نییە. خاڵی سێهەم ئەبێ ئیحسا و بەیاناتێکی قاعدەیەکی بەیاناتیان لابووە کەوا چەند سیارە هەیە لە هەرێم و ڕۆژانە ئیستێهلاکی محەلی لە هەرێم چەند دەوای ئەوەیان بکردایە نەک بە جەنتڵمانانە بێن واژووی یا ئیتفاقی بکەن کە دوجار ئەوە نەتیجەکەیت. ماوەی چەند ساڵە حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم نەیتوانیوە چارەسەری نرخی بنزین و سوتەمەنی بکات و سەرشانی هاوڵاتیان سووک بکات. ڕۆژانەش تا دێت نرخەکان زیاتر دەبن و پلانیش نییە بۆ جێگرکردنی نرخەکان هاوشێوەی پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق. چیانوری کەناڵی پەیام، بەغداد.